لە تاکە کەناڵی ئەهلی بێلایەن NRT سڵاوی محەمەدوویتان لێبێ لە ڕووماڵێکی ڕاستەوخۆ لەسەر بۆ سلەیمانی تا ئێستا پۆستەکان تیایدا ساغ نابێتەوە. هەبوو نەبوو شارێک هەبوو ناوی سلەیمانی بوو 6 مان زیاتر هەڵبژاردننی تیادا کراوە، بەڵام تا ئێستا کەس بڕیاری نەداوە کێ دەبێتە پارێزگاری داهاتووی ئەم شارە، کێ دەبێتە سەرۆکی ئەنجومەن، کێ بەرپرسە. ئەم بینایە بێ پارێزگار دەمێنێتەوە، بێ ئەنجومەن دەمێنێتەوە، هەموو لایەنەکان پشتیان بەر ناکەوێ بۆ دواخستنی ئەم کۆبوونەوانە ڕۆژ بە ڕۆژ و مانگ بە مانگ بوو هەفتە بە هەفتە بەرپرسیاتی لای شێیە. ئەگەر پۆستی پارێزگاری سلەیمانی بزوتنەوەی گۆڕان وەری نەگرێ هەڵوێستی چی دەبێ؟ بەدیلی دوای وەرنەگرتنی ئەو پۆستە چی دەبێ؟ بۆ قسەکردن لەم بارەیەوە میوانداری کاوە عەبدوڵڵا هەڵسوڕاوی بزوتنەوەی گۆڕان و سەرۆکی پێشووی ئەنجومەنی پارێزگاری سلەیمانیمان کردۆ سوپاسەکەین کاکاوە. سوپاس بۆ ئێوەش. کاکاوە سلێمانی ڕقمی قیاسی شکان کێ بەرپرسە لەوەی کە چەند مانگە هەڵبژاردن کراوە تا ئێستا ئەم پۆستانە ساغ نەبوونەتەوە؟ ئەوە نە شتێکی قورسە؟ نا بە پێچەوانەوە من پێم وایە ئەگەر بڕوامان بە ئازادی و دموکراسی هەبێت، بڕوامان بە چوونە سەر سوقانی دەنگان هەبێت و بڕوامان بە ئەنجامی هەڵبژاردنەکان هەبێت، من پێم وایە دەسا و دەستکردنی دەسەڵات وەکو لە لۆگۆی حیزبەکانە نووسراوە دموکراسیان هەبێت. من پێم وایە زۆر ئاسایی ئەگەر ئێمە بین لەسەر مێز و گفتوگۆ هەموو ئەو پۆستانی کە هەیە دابەشی بکەین، بەڵام بەداخێکی زۆرەوە ئەو قەیرانە ئیداریانی کە پێشوو هەردوو حیزبی دەسەڵاتدار هەرێکیان لە زۆنی خۆیان دروستی کردووە و بڕوانەبوون بە دەسا و دەستکردنی دەسەڵات ئەمە وای کردووە قۆڕخاریش گەورە دروست بێت و سەر تاپایکایی ئیدارەی وڵاتیان کرۆ بە حیزبی. ئەگەر سەیری بکەی ئێستا لە بەرەکانی جەنگا ئەمانەیە بەناوی پێشمەکانی خۆیانەوە بازەکەن، یعنی شەرم نایانگرێت ئەنووسن پێشمەرگەی فڵان حیسب کە ئەم پێشمەرگەی من پێم وایە پێشمەرگەی نیشتیمانەیە و لەسەر بودجەی ئەم نیشتیمانە و ئەو پێشمەرگەیە باش زۆر باشە. لەسەر پێشمەرگە زۆر قسەمان کردووە و زۆر لە هەڵسوڕاوانی بزوتنەوەی گۆڕانی یەکێتی پارتی هەموو حیزبەکان قسەمان کردووە. مشکلەی شارێگەیە ناوی شاری سلەیمانیە، کێ بەرپرسە لەوەی کە پۆستەکان تایە ساغ نەبووتەوە؟ چەند مانگە خەڵک دەنگیاوە، خەڵک چووە دەنگیاوە بە فڵان و بە فڵان و بە فڵان هێز، کێ بەرپرسی سەرکیە؟ گۆڕان یەکێتی چکە ململانەکە لە بینی ئەو دوو لایەنەدایە. جا من پێم وایە بەڕاستیە کە زۆر بە وجدانەوە باسیەوە بکەین، بەرپرسی سەرەکی لەمە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانە و بەرپرسی سەرەکی لە پارێزگای سلێمانیە یەکێتی نیشتیمانی کوردستانە لەبەر ئەوەی سەر تاپای پۆستەکان بەرز یەکێتی نیشتیمانی کوردستانەوەیە و حەچی بەرژەوەندی حیزبی هەیە لەم پۆستانەیە کۆیان کردوتەوە و قۆڕخکاریشی گەورە هەیە و نایانەوێ بە هیچ شێوەیەک لە بەسیترین پۆستەوە تا گەورترین پۆست بکەوێتە دەستی جلایەنێک، هیچ پەیوەندی بەسەر 12 کورسی و 11 کورسی و پەیوەندی بەسەر یەکگرتو و کۆمەڵ بۆیەتی نایەوێت. لەبەرەوەی لە ماوەی 23 ساڵە توانیویانە خەڵقێکی زۆر بەهۆی پۆست و پلەپایە و بەرژەوەندی تایبەتی حیزبیەوە لە خۆیان کۆبکەنەوە. من پێم وایە ئەگەر ئەویان لە دەست بچێت ئەو دەسەڵاتی ئێستا هەیەە نایانمێنێت. ئێوەش 23 ساڵە لەناو ئەو حکومەیان نەبوون؟ بەڵێ ئێمە ئەو 23 ساڵانە ئەو حکومەیان بووین، بەڵام ئێمە هەوڵەتی جیامان هەبووە و ئێمە هەر لە کۆنگرەی یەکەوە کە ئێستا باسیەوە نێ باسی بکەین، ئێمە هەر لە کۆنگرەی یەکەوە ئێمە هەڵوێستمان وا بووە و ئێمە ئەو کاتانە بە جۆرێک کارمان کردووە کە ئەمەی ئێستا هەیە ڕوونەدات. باشە، کەواتە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو حیزبێکی سیاسی بەرپرسە لەوەی کە ئەم پۆستە بە دەستا و دەستکردنی دەسەڵات نەکات، واتە ئاعتراف بە دەستا و دەستکردنی دەسەڵات ناکات. بەڵێ بە تاکید ئەمانە سەر مەبدەی ئیژەکەن، ئەڵێەوەی خۆم بۆ خۆمەوەی تۆژە خۆم، یعنی ئەمان ئەیانەوێت هەچی ئەو پۆستانی هەیەیان بۆ پێشتر ئێستا هیچی لە دەست نەدەن و نایانەوێت، بەڵام کورسیەوە نەئێنێت، ینی جیاوازەکە ئەوەندە زۆرە. من پێم وایە پەیوەندی بەسەر کورسیەک و دوو کورسیەوە نیە. پەیوەندی بە چێوەیە؟ پەیوەندی بەوە هەیە ئەمانە ئیسفادێکی زۆرە نەسڵات کردووە و ئەو خەڵقانی ریان کۆبوونەتەوە بەهۆی ئەو قۆڕکای دەسڵاتەوەیە. ئەگەر بێت و بە ئازادانە بە دموکراسیانە پۆستەکان دابشکرێ، من پێم وایە پێگە و کای ئەو حیزبانی کە ئێستا هەیە وەکو خۆی نامێنێتەوە، بە تایبەتی ئەوانەی کە بەرژەوەندیان داوەتە خەڵک بە ئاسانی. یەکێتی لە سلەیمانیە بەرژەوەندەکانی گەورەترن لە ئەوەی کە مل با بە قەراری هاوڵاتیان؟ بە تاکید تا ئێستا وا سەیری دەکات، ئەگەر وا سەیری نەکردایە دەبوایە بەهاتایەتە ژێرباری بڕیارداری دەنگی خەڵق و ئەوای احترامی دەنگی خەڵقی بگرتایە و ئەوای احترامی دەنگدەرەکانی خۆشی بگرتایە. باشە، ترسێکیش لای یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە کە ئەو پۆستا گەروەریگرن اینجا ئێوە دەکەونە ئەوەی کە قۆڕخکاری دەسەڵات و تەهمیشکردنی حیزبێکی سیاسی وەکو یەکێتی لە ناو ساحەکەیە.
من پێم وایە ئەوە بۆ چوونێکی هەڵەیە بزوتنەوەی گۆڕان تەجروبەیەکی باشی هەیە لە ئیدارەکردنا و بزوتنەوەی گۆڕان لە ناو خەڵقەوە هاتووە و هەر نەک خەڵقانی پارتی وێچێتی نەک خەڵقانی یەکگرتو کۆمەڵی قوبوڵ ناکەن من پێم وایە ناو خەڵقانی ناو گۆڕانیش قوبوڵی ناکەن و ئێمە زۆرینەمان کاتی خۆی پلۆپایە پۆستمان هەبوو وازمان لێ ناوەی شێتیێتن دەرەوە باشە کێشەی یەکێتی تەنها لەسەر پۆستی سەرۆکی لیستەکەیە کە ئێستا بۆتە سەرۆکی فراکسیۆنەکەی ئێوە لە ناو ئەنجومەن دکتۆر هەڤاڵ یاخو کێشەی تری هەیە من پێم وایە ئەوە بیانووە ئەجینا یەکێتی بە هیچ جۆری حەقیەوەی نییە باسی دکتۆر هەڤاڵکە و ناکری ئەو خۆی کا بە خاوەنی دکتۆر هەڤاڵ بەڵام لە کاتی هەڵبژاردنان باسی کرد خەڵکی سلێمانی بەڵێ بە تاکیدەوە تای هەڵبژاردن بوو ئەجنا خەڵکی سلێمانی زۆر بە ئازایانە گوێرانە دەنگیان داوەتە دکتۆر هەڤاڵ 214,214 دەنگی هێناوە کە من پێم وایە بەقەدەر دەنگەکانیشی تێ لە پارێزگای سلێمانی لەبەرەوەی چێتی مافیەوەی نییە ئەو حەق بدا بەخۆی بڵێ من ناڵم فڵان کەس داهێنێ وە گۆڕانی ژەقینێ بۆوان بڵێ ناڵم فڵان کەس دابنێت بە تایبەتی دانانی پارێزگاری ئێستا بە یاسایەکە کە یاسای ژمارە سێیە حەق دراوەتە بۆ حیزبانی کە بەشداریەکە نەسڵاتە ئەتوانن شیان و دای بنێن باش کاکەوە باز لەوە دەکرێت مفاوەزاتی لە نێوان یەکێتی و بزوتنەوەی گۆڕانە هەیە بۆ ئەوەی هەم یەکێتی تەنازولکە لە سەرۆکی فراکسیۆنەکەی هەم گۆڕانیش تەنازولکە 2 ساڵ بە 2 ساڵ بەڵام بێ شخصیەتی ئەو دوو کەسەی کە بریتە لە دکتۆر هەڤاڵ و دکتۆر ئاسۆ من پێم وایە من پێم وایە من ئەندامی ئەنجومەنی دانووسانەکانیم بەڕاستی و من ئاگاداری وردەکاری دانووسانەکان نیم بەڵام ئەگەر بگرن بۆ یاسای ژمارەسەی ساڵی 2009 بە هیچ شێوەیەک ناگونجێ لە دەرەوەی ئەنجومەن بێنە نیشە بکەن بە پارێزگار بەڵام کردیان ئێوە بێدەنگیش بوون نەخێرێ بە بێدەنگ نەبووین ئەگەر بگەڕێنەوە بۆ ساڵی 2009 و دانانی بەڕێز پارێزگاری سلێمانی بە وەکالات من پێم وایە هەر دانانی پارێزگار بە وەکالات بۆ ماوەیەکی زیاتر لە 6 مانگ نایاساییە نەخێرە و کاتێ بە بێدەنگ نەبووین بەڵام ئەو کاتە ئەو دانرا و ئێوەش خرانە پەراوێزە و هەڵوێستان نەبوو هەڵوێز لەوەی کەواستان بێنایە اینجا خۆی بەڕاستی ئەمە دوو مەسەلەی زۆر جیاوازە خۆتان نەزانن وەکو پێشتر باسم کەس قۆرخارێکی گەورە هەیە لە دەسەڵاتی هەرێمی کوردستانە بە تایبەتی لە پارێزگای سلێمانیە ئەو کاتێک کە بە ڕۆژهەمەساڵە هێنێنا کردیان بە پارێزگاری سلێمانی دیارە ئێمە پێشتر هەندێک قسەمان کرد لەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستانەوە ئەو کاتێ مەخوانی شێتی بووین بەڵام بۆ چوونمان لەگەڵ دانانی پارێزگاری نوێیە جیا بوو بڕیاروا بوو تەنسق لەگەڵ ئەنجومەنی پارێزگایە بەڵام بەداخێکی زۆرەوە لەبەرەوەی هەندێک لە ئەندامانی مەکتەبی سیاسی سەرکردایەتی یەکێتی فویەکی گەورەیان کرد پارێزگار وایان لێ کرد کە بە هیچ شێوە بەلای ئەنجومەنی پارێزگانێت و نامەیە بۆ ئەنجومەن بنێرێت زۆر بیوەرانە بڵێت ئێوە نایاساین من یاسایم هیچ یاسایەک ئێوە بەیەکەوە نابەسێتەوە ئەمە هەڵەیەکی گەورە بوو و قەیرانێکی ئیداری گەورە بوو بەسەر یەکێتی نیشتمانی کوردستانە تێپەڕی بەڵام ئەم هەڵەیە تا ئێستاش بەردەوامە ئەگەر بەپێتەوە هەڵە بەردەوامە بە تاکید من پێم وایە هەتا ئێستاش تاکە پارێزگارێک لە هەر هەژدە پارێزگاکەی عێراقا کە بە نایاسایی دانراوە پارێزگاری سلێمانی بە وەکالەت و من پێم وایە ئەبێ ڕۆژێک بازی ئەوە بدەن و دەنگدانی خەڵک بە گۆڕان یەکێک لە تۆڵەکردنەوەیە ئەو بازدارەیە کە لەسەر ئەو غەڵەتانە کە یەکێتی نیشتمانی کوردستی بەرامبەر بە دانیشتوانی پارێزگای سلێمانی کردی دوور لە یاسا هات پارێزگارێکی بە وەکالەت بۆ ماوەیەکی دوور و درێژ بۆ بێحسابکردن بۆ هەموو ئەندامانی ئەنجومەنی لیستە جیاوازەکە لە ئەنجومەنی پارێزگا تا ئێستاش کارەکانی خۆی بە نایاسایی بە وەکالەت ئەبا بڕێەوە بەڵام ئەگەر یەکێتی سوور بوو لەسەرەوەی ئەم پۆستە ڕادستی بزوتنەوەی گۆڕان دەکە بەدیلی ئێوە چییە؟ من پێم وایە تا دوای پۆستە نەدانی پۆستەکە من پێم وایە تا ئێستا ئاسۆیەکەیە ئاسۆ دوای 6 مانگ بە تاکید جاری وایە ئاسۆ دوای چەند مانگیش کەس دروست دەبێت ینی مەرج نییە ئێمە بین هەر دەستبەرین بۆ شتە خراپەکان ئێمە بابین دەستبەرین بۆ شتە باشەکان ئفتیرازیان پرسیارێ بکەن گریمانێ ئەگەر یەکێتی ئامادە نەبوو ئەگەر یەکێتی ئامادە نەبوو هەموو دەرگایە کراوەیە لە بەردەمی گۆڕانایی شێ لەو دەرگایانەی کە کراوەیە دەتوانێت بڕێژ کات جارێ ئەم پارێزگاری کە ئێستا هەیە بە هیچ جۆرێک یاسایی نییە و هەر کاتی داگانەکەشی یاسایی نەبووە دەکرێت بزوتنەوەی گۆڕان بڕات شکات کات لە سەرۆکایەتی هەرێم و لە سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە دادگای ئیداری لە هەرێمی کوردستانە و ئەم پارێزگارە جارێ لا ببرێت پارێزگاری بە موقعەت دابنرێ بۆ سلێمانی کە هەموو لایەنەکان ڕازی بن نەک تەنها بزوتنەوەی گۆڕان و بۆ پێشترەوەتان نەکرد کە لاتان وایە ئەو چەند ساڵە بە نایاسایی بەڵێ بە تاکید ئێمە کردمان ئێمە بە 28 دەنگ بەرامبەر بە 8 دەنگی ناڕازی لامان برد بەڵام بەداخێکی زۆرەوە ئەو کاتە بەڕێز کاک دکتۆر بەرهەم سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بوو و بەڕێز کاک کەریم سنجاری وەزیری ناوخۆ بوو و ئێمە ئەو بڕیاری ئەنجومەنی پارێزگامان نرد بۆ سەرۆکایەتی هەرێم بۆ سەرۆکایەتی حکوومەت بۆ وەزارەتی ناوخۆ بەداخێکی زۆرەوە
داواکاری خەڵک و دەنگدانی خەڵک و دەنگدانی ئەنجومەنی پارێزگا 28 کورسی بەرامبەر باش کورسی بە هەندیان وەرنەگرت لەبەر ئەوەی ئیتفاقی استراتیژی هەبوو لە نێوانیانە هەچەنە شکور ئێستا الحەمدولله ئیتفاق استراتیژیە کاڵبۆتەوە و بەرژەوەندەکانیان ئەتوانم بڵم کاڵبۆتەوە لەگەڵ یەکتریا بۆ دەڵێ الحەمدولله الحەمدولله پێتان خۆشە یەکێتی پارتی گرژ و ململانێ بێ نەخێر نا بە تاکید نانە یەکێک لە هۆکارەکانی دروستبوونی دوو ئیدارەی لە هەرێمی کوردستانە دابەشکردنی پۆستەکان و تا ئێستا خەڵکی پارێزگاکانی هەرێمی کوردستان باجەکە هێدەن ئیتفاقی استراتیژی بوو کە هات پۆستەکانی بە حیزبی کرد و پۆستەکانی لە زۆنی زەر لە 100% دایە دەست پارتی دموکراتی کوردستان و پۆستەکانی لە پارێزگای سلێمانیە لە 100% دایە دەستی یەکێتی نیشتمانی کوردستان باشە بەڵام ئێستا ئێوە لەناو دەسەڵاتان و ئەمانە ئەوەی حیزبی نەبێت هەتا ئێستا ئەیانەوێت نوکە دەرزیەکیشی نەک نەبێت هیچ حیسەیەکی لە حکوومەتی هەرێمی کوردستان نەبێت. باشە بەڵام ئێوە ئێستاش لەناو حکوومەتی هەرێمدان و شەریکن لەو دەسەڵاتە ڕاستە ئێمە ئێستا لە حکوومەتی هەرێمی کوردستانە شەریکین بەڵام خۆ دەزانی ئێمە ماوەی 3 مانگ و چەند ڕۆژێکە لە حکوومەتی هەرێمی کوردستانین ئێمە ئیتفاقێکی ئەخلاقیمان هەیە لەگەڵ دەنگدەرانی خۆمانە بە ماوەی 4 ساڵ ئەگەر ئێمە نەمانتوانی لە ماوەی 4 ساڵە خزمەتیان بکەن خەڵک حەقمان لێ بکاتەوە ئەگەر توانیشمان چاکسازی و ئەو ئەرکانی کە بە خەڵکمان داوە ئەو بەڵێنانی داوانە بە خەڵک جێبەجێمان کرد من پێم وایە بە تاکید خەڵک دەنگێداتە گۆڕان و ئەم جارە بزوتنەوەی گۆڕان هەنگاوێکی باشە نێ بۆ پێشەوە. بەڵام کاکاوە خەڵک لە سلەیمانیە ئێستا ئەو پرسیارە دەکات بۆ گۆڕان بێدەنگە لەسەر ئەوەی کە چەندین مانگە پۆستی پارێزگار و ئەنجومەنی پارێزگار هەڵبژێراوە لە سلەیمانی بەڵام تا ئێستا هەر باز لەوە دەکەن ئاسۆ ڕوونە ئایندە گەشە هیوا هەیەگەیە مفاوزات بەردەوامە بەڵام ڕۆژ بە ڕۆژ و هەفتە بە سیرەکەی کۆبوونەوەی ئەنجومەنەکان دوا دەخرێت ئاخر کۆبوونەوە بە تەلەفۆن دواخراوە من بۆ ئەوی ڕازگۆ بین لەگەڵ ئەو کەسانی کە ئێستا جویان لە ئێمەیە و سەی تەلەڤیزۆنەکەی جەنابتانەکەن من پێم وایە دواخستنی هەڵبژاردننی سەرۆکی ئەنجومەن و ژێگرەکەی و پارێزگار نایاساییە و بە هیچ شێوەیەک یاسایی نییە بەڵام خۆتان نەزانن ئەم بە نایاسایی بوونە و ئەم قەیرانە ئیداری کە لە پارێزگای سلێمانی هەیە ئیمتیدادی ئەو قەیرانە ئیدارەیە کە یەکێتی نیشتمانی کوردستان دروستی کردووە ئەگەر سەیری پۆستەکانی پارێزگاری سلێمانی بکەین هەم لە پارێزگار و هەم لە زۆربەی پۆستی بەڕێوەبەری گشتەکان و بەشێ لە قایمقامەکانیش هەتا ئێستا بەوە کار دەچێت لە بەڕێوە لە پارێزگای سلێمانیە ئەم هەڵەبژاردی ئەنجومەنی پارێزگایە و ملنەدان بۆ دەنگدانی خەڵک ئەمەش بەشێک لەو قەیرانە ئیداری کە ئەیانەوێت درێژە بە تەمەنی خۆیان بدەن بیریان چۆوە ئەمانە لە ساڵی 1992 50 بە 50 لە هەڵبژاردنەکانە دەنگیان هێناوە بەڵام ئەگەر ئێستا سەیری دەنگدانەکان بکەی دەبینی کێرڤی ئەمانە بەهۆی ئەو هەموو ناعەدالەتی ئەمانە چێن دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بەڵام ئێوە ئێستا بەشێکن لەو دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان کە باز لە دەسەڵاتداراتی هەرێمی کوردستانەکە ئێستا کۆمەڵی ئیسلامی تیا پارتی تیا یەکگرتووتیا گۆڕانی تیا چێتیشی تیا اینجا من حەز دەکەم بەڕاستی خەڵک پاش 4 ساڵ ئەم تەقیمە بکات ئێستا زووە بۆی کەوا تەقیمی ئەو هاوڕێیانەی ئێمە بکەیە ئەو هاوڕێیانەی یەکگرتوو کۆمەڵ بکەیت و زوو شەجارە هەر بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە ئێستا حکوومەتیشی بکرێتراوانە بین تەقیمی بکەین جارێ زووە من پێم وایە دەکرێت پاش ساڵێک بینەوە بەرنامەیەکی کە یایکێشکە بێتەوە بەرنامەیەش کە باسی ئەو دەستکەوتانیان بکات بەڵام کێشەکە لە سلەیمانیدا ململانەکانی نێوان یەشێتی و گۆڕان لە سلەیمانیا خەستر و تونتر بۆتەوە نا من پێم وایە بەتەنها کێشەکان لە سلێمانیان نیە هەمان کێشە لە هەولێر هەیە هەمان کێشە لە دووەکەیە بەڵام جۆرە لە جۆرەکان لەبەر ئەوەی کە لە هەولێر و دووەک پارتی دموکراتی کوردستان توانی 16 زایدەن یەک کۆ بکاتەوە یاوەکو با بڵێن نیوە زایدەنێک کۆ بکاتەوە بۆیە من پێم وایە جۆرە لە جۆرەکان ئەوان توانیویانە پارێزگار و سەرۆکی ئەنجومەن و جێگرەکەی هەڵبژێرن بەڵام ئەگەر سەیری بکەین لەسەر پۆستی جێگری پارێزگار و لەسەر پۆستی بەڕێوەبەری گشتەکان و قایمقامەکان هەتا ئێستاش لە هەولێر و دووەک تەوافق نەکراوە. باشە کاکاوە بۆ ئێوە قەناعەتتان بە هاوپەیمانەکەی سەردەمی معارەزەتان کە بریتە لە یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی نەکردووە کە دەنگتان پێوە ئەو دوورکەوتنەوە ڕوویا لە من پێم وایە دوورکەوتنەوە ڕووی نەداوە ئەوە قەناعەتی خۆیان ئەوان دەنگ نادەنە هیچ لایەنێ لە ئێمە و من پێم وایە ئەو قەناعەتی ئەوان بەڕاستی شتێکی نەگونجاوە لە ئێستادا ئەوان لەبەرەوەی تەجروبەیەکی باشیان هەبوو لەگەڵ بەزوتنەوەی گۆڕانە و ئەوان خۆیان لە ئەنجومەنی پێشووشا کە ئەندامیان هەبووە زۆر جایەتی ئەو هەموو ناعەدالەتی و گەندەڵی و ناشەفافەتیان کردووە و هیچ لە ئەرکەکانی ئەوان بەشداری پێکردنی خەڵک بووە یعنی ئەوە بێ بەڕاستی خەڵقانی خۆیان و دەنگدەرانی خۆیان محاسبەیان بکەن و پێیان بڵێن ئێمە دەنگماندایە ئێوە بۆ ئەوەی لەگەڵ ئەو لایەنەی کە معارەزە بوو لەگەڵ ئێوەیە بزوتنەوەی گۆڕانە هەمووتان پێکەوە لە حکوومەتی بنکەفراوانە پشتی یەک بن بتوانن ئەو هەموو ناعەدالەتیە ئەو هەموو ناشەفافیە ئەو هەموو ناڕوونی و نادیاریە ئەو هەموو قۆڕخی دەسەڵاتە بڕێوێنەوە بەڵام بەداخێکی زۆرەوە هەتا ئێستا ئەوانە مووقیفی خۆیان یەکلا نەکرێتەوە تەنها لە یەک دەترسن وڵا ببوورە باتەواوی بکەم لەوە ئەترسن لە ئەنجامی دەنگدانیان بە بزوتنەوەی گۆڕان گرژی لە سلێمانی دروست بێت من لێرە دڵنیایەکەمەوە
بەڕاستی باوی ئەوە نەماوە گرژی دروست بێت و ڕاستە بەداخێکی زۆرەوە هەندێک لە بەرپرسەکانی شێتی باسیێواکەن و قسەی زبرەکەن لە تەلەڤیزۆنەکانە کە من پێم وایە تای هەڵبژاردنە لە لەشیانە ماوە باسیێواکەن کە ئێمە نایخێنە سەرسینی بیدێنە بزوتنەوەی گۆڕان ئەوە خێرنێ بە بزوتنەوەی گۆڕانەکەن بزوتنەوەی گۆڕان لە هەڵبژاردنێکە کە تێبینی زۆر لەسەڵ هەڵبژاردنەکە دەنگی خۆی هێناوە ناکرێت تۆ خێری پێ بکەین باشە بۆ ئەو لایەنانە باشە دوو لایەنێکی نەک بزوتنەوەی گۆڕانە حەقی ئەو دەنگدەرانەیە کە دەنگیان داوەتە بزوتنەوەی گۆڕان کە زۆرینەی زۆرن لە پارێزگای سلێمانی باشە لا دوایە یەکگرتوو کۆمەڵ لە ئێوە دوورکەوتونەتەوە خەتای خۆیانە و بەرپرسایەتی ئەساسی بەر خۆیان دەکەوێت یاخود ئەوە مەعاملەی ئێوە مامەڵەکردنی ئێوە بووە ئەوان گلەیان لە ئێوە کرد کە بێ پرسی ئەوان وە بێ مشاوەرەکردن بەشداری حکوومەتتان کە وەکو یەکەم لایەن من پێم وایە ئەوە مووقفی خۆیانە ناکرێت مەقسەد سەر مووقفی ئەوان بکەم ئەکرێ من گلەی بکەم لەبەر ئەوەی کە ئەوان بەڵام تۆ دەڵێیت دەترسن من نەموتۆ ئەترسن ئەوان لەوە ئەترسن شەڕێک ڕوودات گرژی ترس باش یائی نەخوایان باشە بەڕاستی دوشتی جیاوازە دەترسن گرژیەک ڕوە لا دوایە گرژی ڕۆیە من پێم وایە باوی گرژی نەماوە و باوی ئەوە نەماوە تۆ بێ بە قسەی زبر و بە خۆسوورکردنەوە لە خەڵق باشە بەدیلی دووەمتان ئەگەر ئەو بەدیلە سەری نەگرت کە بریتە لە شکاتکردن بەدیلی ترتان چییە؟ بەڵێ بە تاکید بەدیلی تر هەیە بزوتنەوەی گۆڕانە بێ بۆ بەدیلتر بگەڕێشێ لە بەدیلەکان ئەوەیە تۆ توانی ئەو جەماوەری دەنگی داوە بە تۆ و ئەو جەماوەری کە ناڕازیە لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دەتوانی بیهێنیتە سەر جادەکان و سەر شەقامەکان و ئەوانە داوای ئەوە بکەن کە ئەم پارێزگاری ئێستا بە هەموو شێوەیە لە شێوەکان نایاساییە دەکرێت لا ببرێت و پارێزگارێکی نوێ دەست بەکار بێ بەپێی ئەنجامی هەڵبژاردنەکانی ئەم دوایی باشە کاکاوە ئەگەر تەوافق نەکرێت ئەکرێ بێشێتی سلەیمانی ببرێ بەڕێوە من پێم وایە ئەکرێ بەبێ گۆڕانی سلێمانی ببرێ بەڕێوە ئەکرێ بەبێ یەکێتی سلێمانی ببرێ بەڕێوە بەڵام ئەمە هەڵبژاردنێکی خراپە لە ئێستاە چۆ خۆتان دەزانن دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دەسا و دەستکردی دەسەڵات بەلایەنەوە ئەتوانن بۆتە لە جۆرەی لە کفر یعنی بۆتە لە کفر ئەوەیان سوود لەو دەسەڵاتە وەرگرتووە ئەوەیان سوود لێبینیوە لە قۆڕکردنی دەسەڵات لە هەموو کایەکانی ژیانە بۆیە من پێم وایە ناکرێت لە ئێستاە ئێمە لە هەولێر و دووەک شاباسی ئەوە نەکەین یعنی تو ئەگەر بتەوێت خەڵک بەشداری پێ بکات ئەگەر بتەوێت ئەوەی لەم دەسەڵاتە عاجز بووە یعنی خۆتان نەزان ئەمانە بە درێژایی 23 ساڵ خەڵکی عاجز کرد دەسەڵات لە قۆڕکاری دەسەڵاتە لە قۆڕکاری هەموو کایەکانی ژیانە باشە پرسیارێک ملنەدانی یەکێتی بۆ نەدانی ئەم پۆستە لە ئێستادا وەکو بەڕێز ئاماژە پێدا دەگەڕێتەوە بۆ ئەوەی حەزکردن بە دەسەڵات یاخود کۆمەڵێ مەلەفاتی هەستیار و حەسازەیە کە لە سلەیمانیدایە کە هەندێک باسی لەوە دەکەن مەلەفاتی زەویوزار مەلەفاتی نەوەد مەلەفاتی گەندەڵی کەشف نەبوونی ئەم مەلەفاتانە پەیوەندی بە چێوە هەیە وەڵا پەیوەندی بە هەموو ئەو کایەنەوەی کە جەنابە باسی کرد ئەوە هەموو کایەکان خۆی ڕوونن پێویست ناکە من جارێکی بچمەوە سەری بە تاکید بەرژەوەندێکی زۆریان هەیە لەگەڵ کایەکانی ژیانە بۆیە من پێم وایە بەڕاستی دەساوکەین دەسەڵات لای ئەمان خۆی قورس نییە لە ڕاستیە بەڵام ئەمان نایەنێ بەیش یەکشن ژێباری ئەوە ئەی ئێوە بۆ لە پێناو خەڵکی سلەیمانیدا دەستبەرداری ئەو پۆستە نابن دنیاە پۆستی تر هەیە کە دەتوانێت خزمەت بە سلەیمانیکە پۆستی سەرۆکی شارەوانی پۆستی بەڕێوەبەری گشتی تەندروستی پەروەردە قایم قامەتەکان ناحیەکان ئەو پۆستانە دەتوانن خزمەت بە شاری سلەیمانی بکەن ئەمەی تۆ لە حاڵەتێکا ڕاستە ئەگەر بێت و لایەنی بەرامبەرەکەوت نێت ئیهانە بکات نێت قسەی زبر بکات نێ خۆی بە بەتەڵی ساحە بزارێت و لە پاش ئەوەی تۆ لەو پۆستە کشایتەوە ئەو ئیستیغلالی نەکات چکە من خۆم ئەزانم و خەڵقی ژەمی ئەزانێت ئەگەر بێت و ئێمە واز لە حەقی دەنگدەری خۆمان بێنین ئەوان بە جۆرە لە جۆرەکان ئیستیغلالیەکەن بزوتنەوەی گۆڕان پاشەکشێک لە لاقی خۆی من پێم وایە بزوتنەوەی گۆڕان نە پاشەکشاکە لە کاندیدی خۆی نە پاشەکشاکە لاقی خۆی کە بۆ 2 ساڵی یەکەم حەقی بزوتنەوەی گۆڕانە کاکەوە بۆ هەم گۆڕانیش و هەم یەکێتیش بۆ تایبەتی جەناب دو کۆڵسوڕایەکی بزوتنەوەی گۆڕان بۆ لای وایە کە ئەگەر لە پۆستی پارێزگار پاشەکشە بکەم بریتە لە پاشەکشەی سیاسی بریتە لە دۆڕانی سیاسی بۆ ئەمە ناخەنە ئەوەی کامە لە پێناو خزمەتی سلەیمانیا بۆیە ئەم پۆستەیە کاڵا بێتەوە ئەمانەوە هەمێشیان لای خەڵک دروست کردووە و ئەو وەهمە لەوانەیە لای ئێمەش بوو بێ بە ڕاستیە کە من خۆم پێم وایە ڕاستیەک نییە پارێزگار دەتوانێت هەموو شتێ بکات و ڕاستە پێشتر پارێزگار هەموو شتێکی کردووە بکوژ و ببڕی یەکەم و دووەم سێم خۆی بووی لەبەر ئەوەی نە ئەنجومەنەکان توانیوانە چاودێریان بکەن و نە هیچ کەسێک توانیوەتی لێکۆڕیان لەگەڵا بکات بەڵام من پێم وایە پارێزگاری ئەمجارە ناکرێت ئەو پارێزگاری پێشوو بێت کە پرزبان ئەنجومەنەکەی نەکات کە ئەنجومەنەکان لەگەڵانەکە بە پارێزگارەکەی سەردەمی خۆشتانەوە بە پارێزگارەکەی سەردەمی خۆشمانەوە باشە کاکاوە لا دوایە لەو بینایە لە داهاتوویەکی نزیکدا ئەگەر سەیری بکەیت
دکتۆر ئاسۆ دەبێ بە پارێزگار یان دکتۆر هەڤاڵ؟ من پێم وایە ئەگەر نیەتێکی باشە بێت هەردووشیان دەبنە پارێزگار، بەڵام دو ساڵ یەکەم بۆ بزنەوەی گۆڕانە. زۆر سپاس دەکەین. هەمیشە لەگەڵ NRT بن بۆ ئەوەی مەلەفە گەرمەکان ئاگادار بن و تاوتوی بکەین. سپاس.